45 ساڵ تێپەڕێت بەسەر کۆچی دوایی سیاسەتمەدار شۆڕژێر هەروەها نووسەر محەرڕەم محەممەد ئەمین کە ئەم شۆڕژێرە توانیوێتی چالاکی سیاسی هەبێت هەروە لە هەمان کاتیشا خزمەتی بە ئەدەبی کوردی کردووە بەڵام سەر ئەنجام لەبەرەوەی چالاکی سیاسی هەبووە بانگێش دەکرێت بۆ ئەم نەسوورەکەی شاری سلێمانی و لە ئەوێ لەژێر ئەشکەنجەیەکی زۆرە گیان لەدەستدەدات. ئەمڕۆ 45 ساڵ بەسەر کۆچی دوای نووسەر و شۆڕژگەڕی کورد محەرڕەم محەممەد ئەمین تێپەڕێت. محەرڕەم محەممەد ئەمین یەکێک بۆ لە نووسەرە کوردە دیارەکانی سەرەتای پەنجاکانی سەدەی 20م لە ساڵی 1921 لە گەڕەکی دەرگەزێنی شاری سلێمانی لەدایک بووە. محەرڕەم محەممەد لە ساڵی 1928 خراوەتە بەرخوێندن و لە ساڵی 1936 قوتابخانەی سەرەتایی تەواو کردووە. هەروەها لە ساڵی 1943 قوتابخانەی دواناوەندی تەواو کردووە. لە ساڵی 1940 لە کۆلێژی مافەکان لە شاری بەغداد وەرگیراوە. 15 ڕۆژ خوێندوویەتی بەڵام لەبەر هەندێک تەنگ و چەڵەمی تایبەت خوێندنەکەی بەجێهێشتووە. محەرڕەم محەممەد لە ساڵی 1944 لە بەڕێوەبەرایەتی ئازوقەی شاری سلێمانی وەرگیراوە. لە ساڵی 1945 لە بەڕێوەبەرایەتی مەعاریفی شاری سلێمانی بۆ بە موچەخۆر. لە پاشاندا بۆ بە ئەمینداری نامەخانەی گشتی شاری سلێمانی. لە ساڵی 1952 تا ساڵی 1956 لە بەڕێوەبەرایەتی قەڵاچۆکردنی نەخۆشی مەلاریا لە سلێمانی دامەزراوە. لە ساڵی 1957 لە بەڕێوەبەرایەتی شارەوانی سلێمانی بە موچەخۆر دامەزراوە و دواتر بووەتە سەرۆکی شارەوانی. لە ساڵی 1960 بۆ 1961 بەشداری لە دەستەی نووسەرانی گۆفاری ئەدەبی مانگانەی ڕۆژی نوێ کردووە و هەندێک بەرهەمی تیادا بڵاو کردوێتەوە. لە ساڵی 1975 لە دەستگای هاوکاری بۆ چاپ و بڵاوکردنەوە سەرنووسەری گۆڤاری بەیان بوو و لە ساڵی 1970 خانانشین بووە. لە دیارترین بەرهەمەکانی کە نووسیوێتی مام هۆمەر، گۆمی شڵەقاو، گردی شەهیدان، ڕێگای ئازادی، مەبدەئە بنەڕەتیەکانی فەلسەفە هەروەها ئادەمیزاد. هەروەها چەندین کتێبی لە زمانی عەرەبیەوە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. لە 23 تەمووزی ساڵی 1980 لەسەر چالاکی سیاسی بانکراوە بۆ ئەم نەسوورەکە و گرتوویانە لەژێر ئەشکەنجەدان گیانی لەدەستدا و کۆچی دوایی کردووە.